ئەمە شیعەیە کە ئەیبینین نەخۆشێکی تەمەن 51 ساڵە نەشتەرگەرەکەی لە وڵاتانی دەرەوە 3 جار بۆ ئەنجام درراوە، بەڵام بەردەوام بەدەست کێشەی دەرچوونی جومەکەی و ئەیناڵاند ئەم کاتان باش. یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەو نەخۆشانە ئەبێتەوە کە نەشتەرگەری گۆڕنی جومگەی حەوزی بۆ ئەنجام ئەدرێ بریتیە لە دەرچوونی جومگەکە. دوو هۆکاری سەرەکی هەن بۆ ئەم دەرچوونە. یەکێکان بریتیە لەوەی کە نەخۆشەکان پابەندین بەو ڕێنمایانەی کە ڕاستەخۆ دوای نەشتەرگەری ئەندرێتێ، و هۆکاری دووەمیش بریتیە لەوەی کە نەشتەرگەرەکە بە شێوەیەکی زانستی ئەنجام نەدرێت. ئەمە شیعەیە کە ئەیبینین نەخۆشێکی تەمەن 51 ساڵە نەشتەرگەرەکەی لە وڵاتانی دەرەوە 3 جار بۆ ئەنجام درراوە، بەڵام بەردەوام بەدەست کێشەی دەرچوونی جومەکەی و ئەیناڵاند و سوپاس بەخۆی ئەمە نەشتەرگەرەکەمان بۆ دووبارە کردەوە و لە ئێستادا باری تەندروستی نەخۆشەکە جێگیرە و دوورە لە دەرچوونی جومگەی حەوزەوە. سوپاسانەکەین.